ترسي گەورەی من ئەوە بوو کە ببیتە شەڕی کورد و عەرەب. خۆشتان دەزانن ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو، هیچ کاتێک کورد دەست پێشخەر نەبووە بۆ شەڕ، و هیچ کاتێکیش لە هەموو سەرکردەکانی شۆڕشەکانی کوردستان هەمیشە ڕێنمایی ئەوە بووە کە شەڕی ئێمە دژی زۆردارە، نەک دژی ملت. من ترسی ئەوەم هەبوو ببیتە شەڕی کورد و عەرەب کە ئەمە ئەبوو بە کارەساتێکی گەورە. دیسان بۆ وەی لێ هات من ناچمە ئەو تەفاسیل. لە حاڵەتی وادا ئینسان ئەبی دوور لە عاتیفە بڕیار بدە و دوور لە عاتیفە هەنگاویش بنێ. ئەوەی پێمان کرا کردمان و ئێمە سەربەرزین، هەرچوون وەختی خۆی کە پێویست بوو هەڵومەرج لە بار بوو، پێشمەرگەمان نارد چۆن لە کوبانێ شان بە شانی براکانیان شەڕی داعشیان کرد و کوبانیان ڕزگار کرد. هەڵومەرجی ئەم جارە جیاواز بوو. ئەم جارە پێویستی بەوە بوو کە ئاگرەکە بکوژێتەوە. سپاس بۆ خوا، سپاس بۆ هەموو لانەکانی کە هاوکار بوون. شەڕەکە نەکبووە گەورە نەبوو بە شەڕی کورد و عەرەب. شتی ناخۆش ڕووی داوە، بەڵام دەبوو یعنی دەکرا شتی زۆر خراپتر ڕوو بدە. ئێستاش